بەڕێزەکانم پرسیاری زۆر لەسەر زەکات هات، بەڵام وەدەوترێ ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە نانی فەقیر ببڕێن، زەکات نەدرێتە فەقیر. وەڵا پێم خۆشە بزانم ئەوانەی کە ڕەخنەگرن لەو بارەیەوە کامیان وەکو ئێمە بە فەزڵ و کەڕەمی خوا هەڵساوە ڕێکخراوێکی تایبەت دابنێ بەس بۆ خێرخوازی یارمەتیدانی فەقیر و هەژار. لله الحمد والمنة وش فضلی خوای گەورەی بەسەرمانەوە لەولاوە کە کەناڵێک بۆ دعوە و ئیعلام و ڕاگەیاندن بۆ خزمەت بە دینی خوا، لەلایەکی ترەوە ئەکادیمیای ئامۆژگاری بۆ تەربیە و تعلیم فێرکردن و زانستی ئەمەش دوو، و هەروەها لەلایەکی تریشەوە ڕێکخراوی ئەمینمان داناوە لله الحمد والمنة بۆچی؟ بۆ یارمەتیدانی فەقیر و هەژار. ڕۆژانە فەقیر و هەژار دێ بۆ لای ئێمە براکەم، ناوی دەنووسین و بە دوواداچوونی بۆ دەکەین، اینجا هاوکاری تەرتیب دەکەین و بە ئیزنی خوای گەورە دەیدێنێ. وامەزانن ئێوە لە ئێمە بە پەرۆشتر بوون بە فەقیر و هەژار بە فەزلی خوای گەورە، هەم ساڵی پار و 2 ساڵە کەوتۆتە ئیش و ئەم ساڵیش الحەمدوللا بەردەوام لە خزمەتی فەقیر و هەژار داین. بۆیە ئەو مۆزوعە بەلا ڕێدا نەبرێت و داواکارم لە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی هەموو فەقیر و هەژارێکدا بۆ خاتری ناوە جوانەکانی هەمویان لە فەقیر و هەژار ڕزگار کەیت.